چاوان هەوانەوە ئەزێ ئیرۆ ژوەرێ سرودا قازی مازی بێژ دەوەرنە ئەژوەر بێ ئەوەل چی ئەزێ ژوەر بەحسا سرودا قازی مازی بکەم بێسەر چت بێژە قازی مازی کێسکەکێ بوهاری دێ دناو گەنم دەیە ڕەنگێوێ گەلێکی خۆشکرد وەختێ گەنم دبە فریک و ئەو کێزێک گەلکی ڕەنگۆ دەبێت وەختێ ڕۆک لێت کەوێ بڕقێنە کە چک داتینن سەر دەستێ خۆ و vê سرودێت بێ و دوعا دکەن گە ئەو کێزک هەرە بفڕە و ژوانێ فستانە و کراسە ئەو کراسێ و فستانە ئۆکێ خاتوونە دەوەرنێ ئەژوەر سرود دەبێشم قازی مازی قلۆ پازی نەیرێ کەلهێ لێ کرد گازی کەچکێ گوندی مانە تازی هەر مێوانێ کەچ خاتوونێ خاتوونە دەرز و درونێ بین کراسێ گولاب دوونێ بفر دەینوڕونێ ji ter çêkim qeratûnê dim soqelî tevhê kerûnê û bes bi xatirê we